ئەم کاتان باش بەڕێزان گرنگترین مانشێت و هەواڵی ئەمڕۆی میدیاکانی جیانتان بۆ دەخەمەڕوو بە ڕۆژنامەی گاردیانی بەریتانی دەست پێ دەکەین کە بڵاوی کرۆتەوە مایکل فالۆن وەزیری بەرگری بەریتانیا ڕایگەیاند هێرشی ئاسمانی دژ بە داعش چەند ساڵێک دەخایەنێت چونکە پێویستی بە ئامادەکاری هێزی سووری هەیە. فالۆن ڕایگەیاند ئەمریکیەکان کە دەستیان بە جەنگی دژی داعش کرد لە عێراق پێشبینیان کرد کە بەلانی کەمەوە 3 ساڵ دەخایەنێت لە ئێستادا نزیکەی ئەو 3 ساڵە خەریکە تەواو دەبێت. العربیەش بڵاوکراوەتەوە جۆن کیری وەزیری دەرەوەی ئەمریکا پێشنیازی بڵاوکردنەوەی هێزێکی زەمینی پێگاتوو لە وڵاتانی عەربی و سووری کرد بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش لە سووریا. کیری ڕایگەیاند بەبێ پێگەێنانی هێزێکی زەمینی هاوبەش و ئامادە بە ڕوبەڕووبوونەوەی داعش ناتوانین تەنها بە هێرشی ئاسمانی لە جەنگی دژی داعش سەرکەوتوو بین. کیری پێشنیازیشی کرد کە هێزێک پێک بێت لە وڵاتانی عەربی و سووری، بەڵام وەزیری دەرەوەی ئەمریکا ڕوونکردنەوەی نەداوە لەبارەی ئەوەی ئەو هێزە لە ئۆپۆزسیۆنەکانی سووریا یاخود لە ڕژێمی سووریا کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هێشتا پێی وایە دەبێت لە دەسەڵات دوور بخرێتەوە. هەروەها دەچینە یەکی دیکە لە میدیاکان کە دەیلی سەباحە لە وتارێکیدا ئێتین ماهچوپیان نووسیبێتی سەردەمێکی نوێ لە پەیوەندەکانی تورکیا و ئەوروپا لە بەرژەوەندی هەولدوولات دەبێت. ئەو سەردەمە پرۆسەی دیموکراسی و ئاسایی بوونەوەی دۆخی تورکیا بەهێز دەکات و دەرفەتێک دەبێت بۆ یەکێتی ئەوروپا بۆ ئەوەی سوود لە نەوەی گەنجانی تورکیا وەرگرێت کە لە ئێستادا ئەوروپا بەرەوپیری دەچێت. دەچینە ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی کە بڵاوی کردوتەوە کۆمپانیەکانی ئەڵمانیا پێشبڕکێ دەکەن لە سەروەرگرتنی کرێکارە کۆچبەرەکان. بەڵام لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک تەحەدا لە بەدەم کۆمپانیەکاندایە بۆ وەرگرتنی ئەو پەناخوازانە وەکو کرێکارێک لە ناو کۆمپانیەکاندا. ڕێژەی بێکاری لە ئەڵمانیا لە تشرینی دووەمدا دابەزی بۆ لە 6.3 کە نزمترین ڕێژەی بێکاریە لە ماوەی 24 ساڵی ڕابردوودا. بەپێی ئامارەکانی ئاژانسی دامەزارنی فیدراڵی ئەڵمانیا لە 42.1 پەناخوازان لە تەمەنی کارکردندان. بەڵامیشێک لە گرفتەکانی بەردەم زۆری کۆمپانیەکان ئەوەیە کە کۆچبەران زمانی ئەڵمانی نازانن. بەرگەی ڕۆژنامانی پێشەشکردن کاتێکی خۆش.